ئەوە هات خێر دەکەم لە بۆ فەقیر دەدەم دەفرۆسم لە بۆ فەقیر دەدەم ئەوڕۆ زۆر خۆشە زۆر باشە ئیشی قەدیمە بەس ئیشی قەدیمە بە تەندورە ئەنو کە بە ساچە و بەوانە بەرتستانە ئەمن لە ساڵی 15 ساڵ ئەمن ئیش ئەوان دەکەم ئەوها دەکەم من ئەو نانە دەکەم ئەوە دەکەم ئەوە نانیە ماکەم لێڤید شسمە وەردی بە شسمە کونجی تێدایە کونجی دەکە ڕشکەی ئەوانە خۆشە باشە دەخم دەیفرۆشن ئەوانە بە پەنیر دەخوام ئەوە هات خێر دەکەم لە بۆ فەقیر دەدەم دەفرۆسم لە بۆ فەقیر دەدەم ینی ئەو ئامادەی دەکەی و دەیفرۆشی ئامادە بووان دواتر دەیکەنە خێر دەکەم خێر دەکەم دەکەم خێر لە بۆ پارە وەرناگرم ئەوە دەفرۆسم ئەم بە خۆم دەکەم و دەفرۆسم لە بۆ خێر دەدەم لە بۆ فەقیرانە